اسمش درتش كمان ئەوەی کە ئەمڕۆ ئێمەی کۆ کردوتەوانێ ویسمان لە شاری سلێمانی بە ئامادەبوونی کەسە دڵسۆزەکانی شارەکە و پێشوازی کەین لە کەسوکار و خانەوادەی شەهید ئەحمەد هێمن بەداخەوە نەمانتوانی هەمومان بەشدار بین لە پرسەکەیان لە شاری کەرکووکی خۆشەویست، بەڵام بە پێویستمان زانی لێرە مەراسیمێکی سنبولی بۆ ئەنجام بین بۆ ئەوە پێکەوە هاوخەمی و هاودڵی خۆمان بۆ کەسوکار و خانەوادەکەی دەربڕین لێرۆ پیان ڕابگەێنین شەهید ئەحمەد تەنها کوڕی ئێوە نییە، کوڕی هەمومانە، کوڕی هەر چوار پارچەی کوردستانە، کوڕی هەموو کوردێکی دڵسۆزە. لێرۆ ئەمانەوێت سەرەتای مەراسیمەکەمان بە پێشکەشکردنی تاجەگوڵینەیەک بێ لەلایەن بەڕێزان خات و نەجمە، بەڕێز کاک کەمال، بەڕێز کاک هێمن باوکی شەهید ئەحمەدەوە بێن تاجەگوڵینە پێشکەشی شەهید کرد. بفەرمونون. خانەوادەی سەربەرزی شەهید ئەحمەد هێمن ئامادەبوانی خۆشەویست بەخێربێن بۆ مەراسیمی سنبولی ڕێزگرتن لە شەهید ئەحمەد هێمن. بەڕێزان، دوای ئەوەی ڕۆژاوای کوردستان لەلایەن جەزەکانی ئەحمەد شەرعەوە هێرشی کرایە سەر، چارەنووسیان لە ڕێکەوتنێکی نێودەوڵەتیدا بە قەدەر سپێردرا. خوشک و براکانمان لە ڕۆژاوای کوردستان بەو پەڕی باوەڕ بەخۆبوونەوە شەڕ و بەرگریان هەڵبژارد و تەسلیم بوونیان ڕەت کردەوە. ئەمەش کاردانەوەی لە هەر چوار پارچەی کوردستان دروست کرد و ملیۆنان کورد لە هەر چوار پارچەی کوردستان و تاراوگەڕ ژانە سەر شەقام و بەڕێگای جیاواز پشتیوانیان بۆ ڕۆژاوای کوردستان دەربڕی. شەهید ئەحمەد کەرکووکی یەکێک بوو لەو سەدان گەنجەی بە مەبەستی بەشداریکردن لە شۆڕشی ڕۆژئاوا دژی گروپە تیرۆریستەکان ڕۆیشتە ڕۆژاوای کوردستان و بەشداریان لە شەڕ کرد وەکو یەکەمین شەهیدی باشووری کوردستان ڕۆحی خۆی پێشکەش کرد بە پارێزگاریکردن لە خاک و خوشک و برا کوردەکانی کرد. ئێمە وەک بەڕێی پشتیوانی ڕۆژاوای کوردستان سەرەرای ئەوەی کە خۆمان بە خاوەن پرسە دەدانین، دڵنیایی دەدەین بە خانەوادەی کە شەهید ئەحمەد تەنها شەهیدی ئێوە نییە و شەهیدی هەر چوار پارچەی کوردستانە. هەروەها جارێکی تر پرسە و سەرخۆشی لە خانەوادەی سەربەرزیان دەکەین و پێیان ڕادەگەیەنین کە مێژوو گیانفیدایی شەهید ئەحمەد لەبیر ناکات. هەرزووش ناسناوی شەهیدی یەکبوونی کوردی لێنرا و بووە سمبولی بەرگری نەتەوەیی. ئەمڕۆژ بۆ بەرزڕاگرتنی گیانی شەهید ئەحمەد بە ئامادەبوونی خانەوادە تێکۆشەرەکەی لە شاری سلێمانی پرسەیەکی سمبولیمان بۆ ڕێخستووە. لە کۆتاییدا بەڵێن دەدەین ئەو ڕێبازە پیرۆزەی شەهید ئەحمەد هەڵی بژارد ڕێگای هەمومانە و دەستبەرداری ئامانجەکانی نابین. سڵاو بۆ ڕۆحی شەهید ئەحمەد و سەرجەم شەهیدانی ڕێگەی ڕزگاری کورد و کوردستان، سڵاو بۆ خۆراگری و ئاست بەرزینەتەوەی و خانەوادە تێکۆشەرەکەی، سڵاو بۆ هاوسەنگەرانی شەهید ئەحمەد. شەهید نامرن، شەهید نامرن، شەهید نامرن. بەرەی پشتیوانی لە ڕۆژئاوای کوردستان. بەناوی خۆمان و بنەماڵەکەمانەوە زۆر سوپاسی بێپایانی خەڵکی بە شەرەفی هەموو ڕۆژاوای کوردستان و تای هەر چوار پارچەی کوردستان بۆ ئەو مەراسیمە جوانەی، بۆ مەراسیمە جوانە و ڕێزلێنانەی لە شەهید ئەحمەد کراوە کە کوڕی ئێمەیە، کوڕی شەهید ڕۆژئاوای هەر چوار پارچەی کوردستانە. بە خوێنی خۆی و هەر چوار پارچەی کوردستانی ڕۆژئاوا و هەست و سۆزی کوردانی تەواوی هەر چوار پارچەکەی کۆ کردەوە. هەروەها زۆر سوپاسی بێپایانی لێپرسراوانی مەڵبەندی دۆک و ستافەکەی و زەماوەری دڵسۆزیە دۆک و خەڵکی بە شەرەفی هەولێری وەلاکەوە بەزیان بێجیاوازی و بیاوازی و ڕەنگەکان بێجیاوازەکان دەکەم بۆ ئەو پێشوازیە جوانەی کە لە شەهیدی کوردان شەهید ئەحمەدیان کرد. و هەروەها زۆر سوپاسی بەڕێز پارێزگاری کەرکووک و سەرجەم بەرپرسانی حزبی و حکومی دەکەم کە ئامادە بوون بە خاکسپاردنی شەهیدەکەمان. زۆر سوپاسی بێپایانی زەماوەری کەرکووک و مەکتەبی سیاسی و مەڵبەندی کەرکووک و ڕەخسنەکانی کەرکووک دەکەم بۆ ئەو کەرنەڤاڵە زەماوەریەی
مەراسیمە جوانەی کە لە ئەنجامیدا لە دەربۆ شەهید ئەحمەد بەبێ جیاوازی و حزبی و هەروە زۆر سوپاسی خەڵکی سلێمانی و بە تایبەت ئێوەی ئامادە بوو ئەەکەم لە شاری سلێمانی بۆ شوێنەکانی تر لە شوێنەکانی تر هاتوون بۆ پێشوازی بنە ماڵەکەمان و دایک و باوکی شەهید زۆر سپاسدانەکە شەهید ئەحمەد زۆر سپاسدانەکە و سپاسی ڕێستی جەنابتانەکە بۆ سازدانی ئەم مەراسیمە شایانی باسە بنەماڵەکەمان یەکێکە لە بنەماڵە شۆڕژێرەکانی شاری کەرکووک باشووری کوردستان بە درێژایی تەمەنی خەبات ئازادی خوازی کورد و کوردستان خەباتمان کردووە لە هەموو شۆڕشەکانی باشووری کوردستان پێشەنگ بووینە لە خەبات بەندا یەکێکە لە پێشمەگەدێنەکانی ماوەی 48 ساڵە پێشمەرگایەتیم کردووە و لە ناوم جەمال ئەحمەد تایە ناسراوم بە جەمال حەداد و مامی شەهید ئەحمەدم لەم منبەرەوە پەیمانتان پێدەدەم کە بنەماڵەکەمان هەردەم پێویست بکات ئامادە دەبێت و ڕۆڵەکانمان دەکەین بە قوربانی کورد و کوردستان هەر پژی زۆر سپاس بۆ ئێوەی ئامادە بوون بنەماڵەی شەهید ئەحمەد زۆر سپاسی هەموو لایەکەکەم سەرساغی لە ماڵباتی شەهید ئەحمەد گەلی کوردستان لە هەر چاربەشان شەهید ئەحمەد شەهید نەیە ڕۆژاوا بتەنەیە شەهید ئەحمەد شەهیدێ هەر چاربەشên کوردستانەیە شەهیدێ لە ڕوومەت شەرەف و ڕوومەتا گەلێ کوردستانەیە دکەسایەتە شەهید ئەحمەد هەموو شەهیدên کورد و کوردستانê ji bo azadî ji bo rizgarî ji bo yek rêzî bi hurmet û bi rêzdarî em wan bibîrtînin şehîd Ehmed şehîdê seferberiya bergiriya gelê Kurdistanê li her çarbeşan e şehîdên wek Ehmed parêstin û bergeriya rûmeta her çarbeşê Kurdistanê ye ji we ve malûm e mebesta êrîşên hêzên dagirker mebest ne Rojavayê Kurdistanê tenê bû destkeftî hebûn û tunebûna gelê Kurd bû statûya gelê Kurd bû ku bi hemû şêwazê destkeftiyên li Rojava li Başûrê Kurdistan li Rojhilatê Kurdistan li Bakurê Kurdistan ku ji holê bêtena kirin belan hetanî şehîdên wek Ehmed û bi hezaran bi deh hezaran ku canê xwe bo parêstina mafê gelê Kurdistan li her çarbeşa hebe bê şik û bêguman gelê Kurd ji wan re wê minnetdar be hevalan min dixwazim di seferberiya bergiriya Rojavayê Kurdistanê de weke rêveberiya Xweser li Rojava û di heman demê de Kongreyê Neteweyî Kurdistan li her çarbeşê Kurdistanê li tevaya cîhanê cê ku Kurd lê hebe ku seferberî diyar kir ku em bi yek rêzî li rûmeta xwe li hebûna xwe li nasnameya xwe bi xwedî derkevin بێگومان جێگەی خۆشحاڵیە کە خەڵک بەو شێوەیە بیرەکەنەوە ئەو جێگەی شانازیە
کە شەهید کوڕێکی گەنجی 23 ساڵ ئەمە شەهیدی یەکبوونە شەهیدی هەموو کوردستانە ئەمە گورزێکی زۆر باش بوو لە دوژمنان کەوت لەبەرەوەی هیچ کاتێک کورد ئەوە یەکگرتو نەبووە بەڕاستی یعنی ئەمە جێگەی شانازێ لە دوایەوە شەهید نامرن ڕۆژانە چەنەها کە زەمرێ بەڵام ناو نیشانی تەنها لای خێزانەکانیان ئەمێنێتەوە بەڵام ئەبینین شەهیدان تا 200 ساڵ لەگەڵ مێژووە هەمیشە ناویان پرشنگدارە بۆیە ئەڵێن شەهید نامرن خەڵک هوشیارە لە ڕاستیە خەڵک لەوە تێگەشتووە کە ئێمەی کورد بە یەکبوون سەرەکەوین لەبەر ئەوە ئەم جارە ئەم هێرشە بەربەڕی و هەمەجیی کە کرایە سەر ڕۆژئاوای کوردستان و خاکە لێزەوتەکە خەڵک لەوە گەشتووە کە پێویستە هەمومان یەک بین هەمومان بە یەک دەنگ هاوار بکەین ئێمە پێویستە یەک بین ئێمە پێویستە ئەو سنوورە دەستکردانە بشکێنین و بە یەکەوانێ ڕوبەڕووی دژمنان بوەستینەوە لە ڕاستی ئەو سیستمی خۆبەڕێوەبەرەی کە لە ڕۆژاوای کوردستان بوو لە هیچ شوێنێکی جیهانە بەو شێوەیە نەبووە چونکە ئێمە زانین سیستمی سەرمایەداری ئەوێ گەلان بچەوسێنەوە بەڵام ئەمان هەمووی پیادەی دین و زمان و کللتور و ئاینی خۆی ئەکرد لەبەرەوە تیرۆرستان ئەمەیان پێ قبول ناکرێت ینی چاویان نابینێ بە سەرکەوتنی کوردان کە بەو شێوەیە پێشکەوتون بە تەواوەتی ژنان و پیاوان مافی یەکسانی خۆیان نەبووە ئەبینین لە جەنگەکەیە ژنان پێشڕەو بوون دوێنێ لە کۆبوونەوەکانە بینیمان بەڕاستیەوە تەحەدایەکی زۆر گەورە بوو کە ژنان لە کۆبوونەوەکانە بە شێوازێکی زۆر جوان دانیشتبوون زۆر بە متمانەوانەیە لەبەرەوە ئەویان قبول نەبوو بەڵام ئەبینین میلەتی گورد زۆر لەوە هوشیارترە ئەوان قبولیانەیانە ئێمە ئەمەی سوپاسی هەموو ڕۆژئاواکەم لە دووهۆک لە زاخۆ لە هەولێر لە کەرکووک لە سلێمانی چوارپارچەی کوردستان سوپاسی هەر هەمووی دەوەزیداکی تۆ دەرتورسی باش نییە زۆر دەستخۆشی لە هەر هەمووی کورد چوارپارچەی کوردستانکەم لە ڕۆژئاواش